دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکە بێگومان هەروەکو لەسەر گەڕەکەش ئێستا ئاماژەمان پێکرد کە دەستگای گشتی کاروباری مین بڵاوکراوەیەکیان ڕاگەاندووە کە هەرێمی کوردستان تیادا ئاماژیان بۆ کردو هەرێمی کوردستانێکێکە لە ناوچە مەترسیدارەکان بەهۆی پیسبوونی بە مین و پاژماوە جەنگیەکان کە بەڕوبەری 776 کیلۆمەتر دووجار ڕوبەری خاکەکەی پیسکراوە بە مین و تەقەمەنی و پاشماوەی جەنگی یاخود پاشماوە جەنگیە تەقیوەکان. دەمانوێت لەم تەوەری بەرنامەکە باز لەوە بکەین بزانین تا چەند ئێستا ئەم بابەتە چارەسەر کراوە چەندی ماوە کە لە هەرێمی کوردستانە چارەسەر بکرێ بۆچی ئێستا ئەو بابەتە مەترسیدارە. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێز جەبار مستەفا کە بەڕێزیان سەرۆکی دەستگای گشتی کاروباری مینن لە هەرێمی کوردستان و ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانان. کاک جەبار بەیانیت باش و سڵاو لێبێ. با پرسیارەکەم ئەوە بێ بۆچی ئاماژەتان بەوە کردووە کە هەرێمی کوردستان ناوچەیەکی مەترسیدارە لە ڕووی مین و تەقەمەنیەوە؟ بەڵێ زۆر سپاس بەیانی ئێوە و بینەرانی بەڕێزیش باش. بەیانی باش. دیارە ساڵانێکی زۆرە هەرێمی کوردستان یەکێکە لەو هەرێم و وڵاتانەی کە جیرۆدەی مین بووە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕژێمە یەک لە دوایەکانی عێراق تا ساڵی 2003 کە بەهۆی بوونی جوولانەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان هەموو زۆربەی زۆری خاچی هەرێمی کوردستان یان مینڕێژ کردبوو دژ بە هێزی پێشمەرگەی کوردستان و جوولانەوە شۆڕژێڕەکەی. ئەوەش ئەو بەهۆی ئەوەوە دواتر شەڕی عێراق ئێران کە لە ساڵی 1970 بۆ ماوەی 8 ساڵی خایەن ئەمەش هۆکارێکی تر بوو کە خاچی هەرێمی کوردستان بە مین و پاشماوەی جەنگی پیس بێ. کۆی ئەو هۆکارانە وای کرد ڕوبەرێکی زۆر بەرفراوان بە مین و پاشماوەی جەنگی پیس بێت کە بریتی بووە لە 776 کیلۆمەتری چوارگۆشە. بەڵێ باش، ئێوە هەتا ئێستا ئەوەی ئاماری کە لەبەر دەستانایە تا ئێستا لە هەرێمی کوردستان توانداوە چەند مین هەڵبگیرێتەوە و چەند ناوچە پاک بکرێتەوە لە مین؟ بەڵێ دیارە لە کۆی ئەو ڕێژمارەیە کە باسم کرد ئەو ڕوبەرە پیسبووی کە لە هەرێمی کوردستان وجودی هەیە، ئەمە دوای ڕووپێویکردن و دوای چێو ماڵکردن و ڕووپێویکردنی کە ئەو شوێنانەی کە پیسن بە مین و پاشماوەی جەنگی 776 کیلۆمەتری چوارگۆشە بووە. لە ساڵی 92ەوە هەم لە ڕێگای ڕێکخراوە بیانیەکان و ڕێکخراوەکانی ناوخۆ و لەگەڵ دەستگای گشتی کاروباری مین لە حکوومەتی هەرێمی کوردستان تواندراوە ئەو ڕێژەیە کەم بکرێتەوە بە ڕێژەیەکی بەرچاو. ئەویش ئێستا 218 کیلۆمەتری چوارگۆشە ماوە و لەگەڵ ئەو ناوچانەی کە شەڕگە بوون و یان جێگای مەترسین مەرج نییە چێلگەی مین بن، بەڵام جێگای مەترسین کە دەکاتە کۆی دەکاتە 255 کیلۆمەتری چوارگۆشە ئێستا لە هەرێمی کوردستان جێگای مەترسین لەسەر ژیان و گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. باشە کاک جەبار، دیارترین ئەو ناوچانەی هەرێمی کوردستان کە ئێستا مەترسی مین و پاژماوەکانی جەنگیان لەسەر ماوە کوێن؟ دیارە ئەو ڕووپێ و ژمارانەی کە باسمان کرد لە تەواوی هەرێمی کوردستان تەوزیع بووە، دابەش بووە، هیچ خاکێکی هەرێمی کوردستان نییە، هیچ ناوچەیەکی هەرێمی کوردستان نییە مەترسی مین و پاشماوەی جەنگی نەبێ. بە تایبەت لە ناوچە سنووریەکانیش، بە تایبەت لە ناوچە دێهاتیەکان و ناوچە شاخاویەکان 160 مین و پاشماوەی جەنگی پیسبوو، خاچی پیسبوو دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی. زیاتر لەکوێی پارێزگای سلێمانیە؟
ئەو شوێنانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی کە پیسن بە مین و پاشماوەی جەنجی وە زەرەر و زیانی جانی زۆری بێکەوتۆتەوە بە تایبەت قەزای پێنجوێن و شوێنەکانی تریش بەڵام قەزای پێنجوێن دەڤەری پێنجوێن ڕوبەرێکی زۆر لەو ناوچەیە مین و پاشماوەی جەنجی لێیە هەم دوو هۆکار لەبەرەوەی زۆر نزیک بووە لە ڕووی سنووریەوە بۆ تا شەڕگەی شەڕی 8 ساڵەی عێراق ئیران ئەوە وای کردووە جۆرەها لوغم و جۆرەها پارچەی نەتەقاوە کە مەترسین لەسەر گیانی هاوڵاتیان. باش کاک جەبار ئەو مینانەی کە ئێستا ماون هەڵبژیرێنەوە و هەر ئەمێ ئەوانش بزانم کە بینەرانیش بیزان ئەوانەشی کە پێشتریش کە هەڵگیراونەتەوە کامانن زیاترینیان مەترسیدارترن ینی چەند شێوازی مین هەیە کە چێنداوە و کامیان زیاتر مەترسیدارترن و ئێستاش کامیان کە ماون لە ژێر زیا و هەڵ نەگیراونەتەوە مەترسیان هەیە. دیارە مین دابەش دەبێ بۆ دوو بەش بەشێکی پێی دەگوترێ ئەنتی پێرسناڵ واتە دژە کەسی و ئەوەکەی تر پێی دەگوترێ ئەنتی تانک واتە دژە تانک ئەوەی کە لە هەرێمی کوردستان بەدی دەکرێ ئەنتی پێرسناڵەکەیە کە زۆرترین بە ڕێژەیەکی یەکجار زۆر هەیە واتە دژە کەسیەکە زۆر زۆر بە بەربڵاوی لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان هەیە لە ناو دژە کەسیەکەش جۆری VS69 ئیتاڵی بەدی دەکرێ کە پێی دەگوترێ ڤالمارا لە ناو خەڵک بە ڤالمارا ناسراوە وەزائیدەن VS50 کە ئەمەش دژە کەسیە ئەم دوو جۆرە مینە کە سەنعی ئیتالین دروستکراوی وڵاتی ئیتالیایە بە بەربڵاوی لە هەرێمی کوردستان هەیە و هەردوو جۆرەکەش مەترسی یەکجار زۆری هەیە لە کاتی ڕووداوی نەخوازرا و ئەوانە لەسەر گیان و ژیانی هاوڵاتیان. باش ئەو شوێنانەی کە مەترسیان لەسرە هۆکانی ئاگادارکردنەوەی هاوڵاتیانی لێ بە بەردەوامی چونکە خۆ تەزانی بە بەردەوامی و خۆشت لە ساڵی 1992 بە بەردەوامی کارەکرێت لەسەرەوە لەوانێ هەندێک شوێن هەبێ هێماکەی تیاداندا بەڵام ئێستا بەهۆر بەر هۆکارێک بە هێماکە نەمابێ ئێوە بەردەوام ئەمە ئەبدەیتەکەن بە بەردەوامی هێماکان تازاکەنەوە لەو شوێنانە بە تاکید یەکێک لە ئەرکە سەرچیەکانی دوای پاککردنەوەی خاک وشیارکردن و ئاگادارکردنەوەی هاوڵاتیانە لە پرۆسەیەکی هوشیاری بەرفراوان بە هەموو لایەنەکانیەوە یەکێک لەو لایەنانەی کە لە پرۆسەی وشیاری و بە ئاگاکردنەوەی دانانی ئاماژەکانی مەترسیە دانانی هێماکانی مەترسیە یان دیاریکردنی بە هەر شێوازێک بێ دیاریکردنی ئەو شوێنەیە بۆ ئەوی هاوڵاتیان لێ ئاگادار بنەوە و هەندێک جار بەهۆی دەستکاریکردنی هاوڵاتیان لە هێماکان و جێگۆڕچێ پێکردنیان لە شوێنێکەوە بۆ شوێنێک و یان ئەوەتە بەهۆی بارودۆخی کەش و هەوا و بەفر و باران ئاماژەکان لە شوێنی خۆیان دەجوڵێن ئەمانە بەڕاستی پێویست بەوە دەکا هاوڵاتیان بە هیچ زۆرێک لەو هێمایانە نزیک نەبنەوە دەستکاری ئەو هێمایانە نەکەن تاوەکو دەستگا و ئەو شوێنانەی کە هێمایەکانیش لێی نامێنێیان دەستکاری دەکرێت بە تاکید بەردەوام دەستگای گشتی کاروباری مین ئەبدێتی ئەوانە دەکاتەوە دیسانەوە سەردانی ئەو شوێنانە دەکاتەوە کە ئاماژەکان شتێکیان بەسەر هاتبێ یان گۆڕانکاریەکیان بەسەر هاتبێ بۆ ئەوەی ئاماژەکان وەکو خۆی دانێتەوە بۆی هاوڵاتیان لێی بە ئاگابن و لی نزیک نەبنەوە. باشە کاک جەبارەوە لە ڕاگەیەناوکەتانە ئاماژەتان بەوە کردووە کە 2796 مین لە مانگەکانی کانونی یەکەم هین ببوورە کانونی دووەم مشروبات و ئازاری ئەم ساڵ بە تەنها
لەم سێ مانگەدا ئەوە ڕێژەمین هەڵگیراوەتەوە کە ڕوبەرەکەی کاتە 156 و 615 مەتر دووجا. ینی ئەم هەڵمەتەتان چۆن دەست پێ کرد و ئەو ڕێژەیتان چۆن لەم سێ مانگەیە بەدەست هێنا؟ ئێمە بەهۆی ئەوەی کە بەو ئیمکاناتە کەمەی کە لە بەردەستی دەستگای گشتی کاروباری مین هەیە، بە تاکید ئێمە ساڵانە راپۆرتی سێمانجی یەکەم دەخەینە ڕوو کە چی کراوە هەم لە ڕووی پاکسازی، ئەم لە ڕووی هوشیاری، ئەم لە ڕووی پاڵپشتی قوربانیان. ئەوەی کە ئێستا خراوەتە ڕوو وەک راپۆرتێکی سێمانجی، ئەوە کار و چاڵاچی ئاسایی ڕۆژانەی دەستگای گشتی کاروباری مین و بەڕێوەبەرایەتە گشتیەکانە لە ڕێگای تیمەکانی مین هەڵگرتنەوە و مین لابردن و پاکردنەوەی خاک. هەموو ئەو ژمارانە ئێمە سێمانگ دەیخەینە ڕوو کە بریتە هەمووشی بریتی نییە لە مین، بەڵکو پارچەی نەتەقاوە هەمووی ئەو 2000 و نزیکەی 800 دانەیە، هەمووی ئەوە نییە، هەمووی مین نییە. دەڵێن مین و پاشماوەی جەنجی، پاشماوەی جەنجی بریتە لە گول لە تۆپ و گول لە هاون و بۆمب و هەموو ئەو شتانەی کە نەتەقیون و بوونەتە مەترسی لە سەرجانی هاوڵاتیان. باشە کاک جەبار، خۆتە زانی بێجگەلەوەی کە مین و تەقەمەنی لە چەند ساڵی ڕابردوو بڵین لە 8 ساڵی شەڕی نێوان عێراق و ئێرانە بەجێ ماوە، لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستانی زۆر جار ئەو حاڵەتە ئەمنیانی کە دروسە بن، ئەو پێکادانانەیە خۆدۆ بۆردومانانە و ئەو هێرشانی کە دەکرێن، باز لەوە دەکرێت کە لە هەندێک ناوچە مینیش دەچێندرێ، ینی مینی نوێژ هەیە. ئێوە هیچ هەنگاوێکتان هەبووە بۆ ئەوەی کە ئەو مینە نوێیانەش هەڵبگرنەوە، یاخود ئەو ناوچانە توانیوتانە بگەنە ئەوێ ئەوانەش پاپکەنەوە؟ ئێمە بە دڵنیاییەوە ئەو شوێنانەی کە دەبێتە جێگای تۆپبارانی وڵاتانی دەوروبەر یان هاتنەناوەوەی لەشکری وڵاتانی دەوروبەر لە ناوچە سنووریەکان، بە تاکید پاشماوەی جەنجی بەجێدێرن، نەهامەتی بەجێدێرن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. و ئەو شوێن ئێمە هیچ زانیێریەکی وامان لەبەردەست نییە کە هیچ هێز و لایەنێک هاتبێ چێلگەی تازەی مینی چاند بێ، بەڵام کاتێک کە سوپایەکی وڵاتێک کە داخیل دەبێ دێتە ناوەوە، بە تاکید سوپای وڵاتێکی گەورە بە تاکید هەموو جۆرە چەکێکی هەیە و مینیش یەکێکە لەو چەکانێک کە بەکاری دێنێ. باش، با ئەمە باسی مینمان کرد، با باسی ئێوە بکەین وەکو دەستگای مین. کاک جەبار، ئێستا ئەوەی کە لە بەردەستانە بۆ ئەوەی کە کارەکانی ڕۆژانی خۆتانی پێ بکەن، بەشتانەکە بەشی پێداویستەکانتانەکە، ینی ئەوە نە هاوکاریتانەکرێ لەلایەن حکوومەتەوە کە بتوانن کارەکانتان بە باشی بەڕێ بکەن؟ ئێمە هەموو دابینکردنی هەموو پێداویستیەکانمان و دابینکردنی میزانیە و دابینکردنی موچەی کارمەندانمان هەمووی لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵام بەهۆی ئەوەی کە ئەو دۆخە داراییە یان ئەو قەیرانە دارایی کە ڕووی لە جیهان و ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، بە تاکید ئیش و کارەکانی دەستگای گشتی کاروباری مینیش وەک سێکتەرێکی تری حکوومەتی هەرێمی کوردستان ئیش و کارەکانی زیاتر وەکو جاران زۆر ئەکتیڤ نییە، ینی لە جێگای تموحی ئێمە نییە، لە جێگای ئەوە نییە کە سەرجەم توانا و ئیمکاناتی فەنی هەموو تیمەکانمان بخەینەگەر لە تەواوی هەرێمی کوردستان. باش، ئەو مەترسیتان بۆ دروست ناکات بۆ سەر کارەکانتان؟ چونکە ئەمە کارێکی مەترسیدارە. بە تاکید پرۆسەی مینپاچی یان ماینێکشن نەکرد لە هەرێمی کوردستان، لە هەر وڵاتێک کارێکی یەکجار قورسە بە ئیمکانات دەکرێ و کارێکی ئاسان نییە. بۆیە پێویستی بەوەیە ئەوەی کە بەو ئیمکاناتە دیاریکراوەی کە لە بەردەستمانە، ئەوە بەردەوامین لە کارکردن و بەردەوامین لەو شوێنانەی کە
گرنگە بە زووترین کات پاک بکرێتەوە و بۆی زیاتر مەترسیەکان لابین لەسەر گیان و ژیانی هاوڵاتیان. پێویستان بە ئامێر و بە شێوازی تەکنیکی تازەی مین هەڵگرتنەوە نییە، یعنی ئەمە بە بەردەوام ئەم بابەتە بە ئێوە ئەوترێتەوە یاخود ئەم ڕێنماییانە ئەوترێ بە ئێوە هاوکاریتانەکرێ بە تایبەتی لە ڕووی نێودەوڵەتیەوە؟ بەتاکید ئێمە لەگەڵ هەموو ئەو وڵاتانەی ئێمە ئیلتیزامی نێودەوڵەتیشمان هەیە لە بەهۆی ئیتفاقی ڕێکەوتنامەی ئۆتاوا کە دەبێت تا ساڵی 2028 هەرێمی کوردستان پاک بکرێتەوە لە مین و پاشماوەی جەنگی. لەگەڵ عێراق ئێمە هەردوو لامان ملزەمین بەوە و دابینکردنی ئەو بودجەی پاکردنەوەیش 160 لە ئەستۆی دەسەڵاتی نیشتیمانیە و 140 لە ئەستۆی وڵاتانی کۆمەک بەخشە. ئێمە ئێستا دەستگای گشتی کاروباری مین لە ڕووی تەکنیکیەوە، لە ڕووی تیمەوە، لە هەموو ڕوویەکەوە کەم و کوڕیمان نییە لە توانا و شارەزایی، بەڵکو کەم و کوڕیمان لەوە هەیە دەستگای گشتی کاروباری مین بەهۆی نەبوونی ئالیاتی پێویست لە بەردەستی بە تایبەتی سەیارە، ئۆتۆمبیل بۆ گواستنەوەی تیمەکانمان، بۆ بەکارهێنانی بۆ تیمەکانمان وەکو پێویست لە بەردەستمان نییە. ئەوە کێشەیەکی گەورەی بۆ دروست کردوین کە نەتوانێت ئیشوکاری ئێستای دەستگای گشتی کاروباری مین لە ئاست تموح و پێداویستیی ئەو مەترسیە بێکە لەو ڕووبەرانەی هەرێمی کوردستان وجودی هەیە. باش، من دوا پرسیار لە بەڕێستەکەم کاک جەبار، ماوەیەک لەمەوە پێشکێشیەکی ئیداریشتان هەبوو سەبارەت بە ئەو کارمەندانەی کە لە دەستگای مین کار دەکەن، پێما بێ ئێوە داواتانە کرد مافەکانیان زیاتر بۆ دەستەبەر بکرێ. ئەو مافانیان چییە بۆیان دەستەبەر کرا، بۆیان دابین کرا؟ زۆر سپاس بۆ ئەو پرسیارە، پرسیارێکە جێگای تەقدیرە کردنی ئەو پرسیارە. دیارە بەهۆی بوونی مین و پاشماوەی جەنگی لە هەرێمی کوردستان کاتێک کە پێشمەرگەیەکی قارەمان لە بەرەکانی جەنگ شەهید دەبێ لە پارێزگاری لە خاچی هەرێمی کوردستان، پیشەگەرێکی مینیش بە هەمان چەک و تەقەمەنی شەهید دەبێ لە هەرێمی کوردستان لە پاکردنەوەی خاچی هەرێمی کوردستان. بەداخەوە تا ئێستاش کە من و تۆ قسەی تێدا دەکەین هیچ مافو و ئیمتیازاتێکیان نییە. ئەوانە تێیدا شەهید بوون، تێیدا کەمەندان بوون لەو پرۆسەیە، تێیدا تەواوی تەمەنی خۆیان لەو پرۆسەیە خەرج کردووە بەبێ ئەوەی کە هیچ مافو و ئیمتیازاتێکیان هەبێ. ئێستا ئەمڕۆ لەو بەرنامەیە کە قسەی تێدا دەکەین مینلابەرێک پیشەگەرێکی بەڕێز تووشی ڕووداوێکی نەخوازراو بێ، مینی پێدا بتەقێتەوە، هیچ مافو و ئیمتیازاتێکی نییە، بەڵکو موچەکەشی لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕادەگیرێ. بۆیە ئەوە ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری مین لە هەوڵی ئەوە داین پرۆژەیەکی یاسامان ئامادە کردووە، پێشکەش بە پەرلەمان و پێشکەش بە ئەنجومەنی وەزیران و هەموو ئەو هەوڵانی خۆمان دەدەین بۆ ئەوەی بتوانین ماف و ئیمتیازاتی پیشەگەرانی مین چ ئەوەی لە دەستگای گشتی کاروباری مین کار دەکات چ لە ئەوەی لە ڕێکخراوەکان بە ماف و ئیمتیازاتی خۆیان شاد بن. زۆر سپاس بۆ بەڕێز جەبار مستەفا سەرۆکی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان نبووی. سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان.